وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ئەوەی ڕوون کردەوە کە ساڵی نوێی خوێندن 2018-2019 ڕۆژی شەممە 22 ئەیلول دەست پێ دەکات. سەرچاوەیەکش لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیان بۆ ئەم ساڵی خوێندن هەموو ئامادەکاریەک تەواو کراوە و نزیکەی 80 لە سەدای کتێبەکان چاپ کراوە و لە ئێستادا ئامادەیە بۆ ئەوەی لە ساڵی نوێی خوێندن دابەش بکرێت بەسەر خوێندکاراندا. بۆ ئەم ساڵی خوێندنی 2018-2019 زیاتر لە 1,700,000 خوێندکار ڕوو لە خوێندنگەکان دەکەن بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن و فێربوون. بۆ ئەوەش وەزارەتی پەروەردە دەڵێت سەرجەم ئامادەکاریەکان تەواو بوو و کێشەی میلاکاتی مامۆستایان چارەسەر کراوە و ڕێکخراوەتەوە. هەروەک بۆ ئەم ساڵی خوێندن زیاتر لە 3,000 خوێندنگا کە پێویستی بە نۆژەنکردنەوە بوو لە ڕێگەی هەڵمەتێکی بەرفراوانەوە بە هاوکاری ئەنجومەنی دایکان و باوکان و ڕێکخراوە نێودەوڵەتی و کۆمەک بەخشەکان نۆژەن کراوەتەوە. ئەگەرچی دەنگۆی ئەوە هەبوو کە ئەم ساڵی نوێی خوێندن بەوەی هەڵبژاردننی 30 ئەیلولەوە لە کاتی خۆی دەرگای خوێندنگەکان بە ڕووی خوێندکاراندا ناکرێتەوە، بەڵام وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا هەموو ئەو دەنگوانەی ڕەت کردەوە و ڕاگەیان کە ئەم ساڵی نوێی خوێندن لە کاتی خۆی دەست پێ دەکات و ڕۆژی شەممەی داهاتوو 22 ئەیلول یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن دەبێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.